کاکە ئێوە بەخێر هاتوونە بۆێرە براکەم ئێمە مشکلەمان ڕۆژێ دوو ڕۆژ نییە مشکلەمانەوە تقریبان ساڵێکە گشتمان مزاهرەکەین ڕاتب وەرەگرین ئەوە ئێستا ئێمە 39 ڕۆژە ڕاتبمان وەرنەگردا بێجگەلەوە ئێمە گشت حقوقمان نەما بۆ نەما چونکەم استثمار هات کاکە ئێمە ئەمانەوێ ئەم استثمارە لەغ بکرێت گشت دەوڵەتەکان استثمار چیەکە دێت دەوڵەت بەرزەکە مۆزەف بەرزەکە ئێمە بالعکس نزم بووین وەخت خۆی ئێمە ڕاتبمان بەرز بوو حوافزمان هەبوو ئەرباحمان هەبوو خوتوڕەمان ئێستا هیچی نەما ئێستا چاومان لە ڕاتبە ئەوەش بە چی حاڵی ئەمانداتێ معقولە ئێمە مۆزەف گشت مۆزەفەکان ئەمانەی بینی گشتی عەمەلە عیشەکە دوای دەوام معقولەوە کێ قبولەکە گەرەکمانە قلێ مەسئولێ بێ حەلێکمان بۆ بدۆزە چونکە ئەم عالەمە هیلاک بوو یعنی گەشتە وەختێک ئیتر تەحەملمان نەما گەرەکمانە قلێ بێ حەلێکمان بۆ بدۆزە